لەگەڵ بیستنی هەواڵی تەقینی بۆری ئاوی سەرچنار دەچێتەوە سەر کارەکەی. ڕاستە خانە نشین کراوە، بەڵام ئێستا لەسەر کارە. ناوی عەبدوڵایە و ئەندازیاری کارەبایە. ئەم پیاوە زیاتر لە 35 ساڵە خزمەتی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی کردووە. ئەوەنەی کە پێویستەکە و بۆ حەیرەکە ئاوی تایە ترومپا ئامادە کرا و کارەبا حازرە. کێشەی کارەبای وامان نییە، تەنها کێشەی بچووکە. پرۆژەکە کەوتەوە ئیش و ئێستا هەندێک لەو ماتۆڕانەی تر کە ماوە کە زیاتر ئاویان تێچووە فەحسیانەکەین و ئامادەیانەکەین بۆی پرۆژەکە بگەڕینەوە بۆ چەند ڕۆژ ئەوەی پێش ئەمڕووداوە. من کەسێکی ملتەزیمم، عادەتەن ئینسان حەزەکە کارێ بکاکەوە خێری بگا، جاری وایە خێر ناتوانی بە پارە و بە ئیمکاناتی مادی بکەی، بەس ئەو هینای معلوماتی کە هەتە و خیبرەی کە هەتە فەرقی نییە. هەر ومما ڕەزەقناهم ينفقون. هاوشانی ئەندازیار و کارمەندانی پرۆژەی ئاوی سەرچنار لە ماوەی 24 سەعاتدا بۆ رێتەقیوەکە و پرۆژەکە خرایەوە سەرکار. لەخوا بەزیابێ بەڵێ لە هەموو شوێنەکان دایرەکانە چەندین ئەندازیار هەیە، بە تایرەم پرۆژەی خۆمانە خۆتانەزان ئێستا پشووە بۆ هەموو فەرمانبەران، بەڵام کارمەندانی ئێرە دەستخۆشییان لێ یەکەم. بە تایبەتی من 10 ساڵ لێرە پرسیاو بووم بەڕاستی ڕۆژگارێک بووە کە خۆتانزان بیدای ساڵینەوە موچە چۆن بووە، بەڵام ئەوان کاریان کردەوە بەبێ گوێدانە موچە و ئێستاش وەکو جاران سارد نەبوونەوە ئیش و کاری خۆیان ئەەکەن و بە دەستخۆشی لە لێپرسرا و پرۆژە و هەموو ئەندازیار و کارمەندانی ئێرە یەکەم. ئەندازیاری میکانیکە و دەڵێت ئەوان کارێکی دڵسۆزانە بە هاوبەشی پیاوە جوامێرەکانی بەڕێوەبەرایەتی ئاو بۆ خزمەتی هاوڵاتیان ئەنجام دراوە. داوای لە حکوومەتیش ئەوەیە پێداویستەکانی ئەندابین بکات. ئەو خەڵکە خۆشەویستی شارەڵێن ئەم سەربازە و نانە هەموو شەو و ڕۆژ لە خزمەتتانان بۆ ئەوەی ئێوە نائحتری کار کرێن لەم زروفە قورزایە بەکڕینی ئاو نەخوا نەخواسە وا بکەنە ئەوەی لە توانامانە بێ ئێمە دڵنیاییتانێنێ ئەیکەین، ئەوەی کە لە توانا و دەسەڵاتی ئەمە، بەڵام ڕاستی پێویستە ئیتر حکومەت ئایەک چاوێک بیرێک لەو کارمەندە دڵسۆزانی سێکتەری ئاو کاتەوە. نمونەیەکن لە دڵسۆزانی شار، نمونەیەکن لە شێوازی کارکردن و خزمەتکردنی بەردەوام لەگەڵ ئەوەی کە هەواڵی تەقینی بۆریەک لە شاری سلێمانی بڵاو بوو و شاری سلێمانی بۆ ماوەی 10 ڕۆژ بێ ئاو دەبێت. ئەم کارمەندە ماندوونە ناسانە بە بێوچان کاری بەردەوامیان 10 ڕۆژیان کرد بە 1 ڕۆژ، ئەویش بۆ ئەوەی هاوڵاتیانی شاری سلێمانی بێ ئاو نەبن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.